پێش خواردنی خواردنەکە پیاوان دەست لە ناو دەستی یەکتر دەکەن و ماچی یەکتر دەکەن و جەژنە پیرۆزە ئاراستە یەکتر دەکەن. بەخێرەتنتان دەکەم و جێژنەی هەموو مسلمانان پیرۆز دەکەم لە گشت جیهان و لە عێراق و لە کوردستان. پیرۆزبەی لە هەموو تاچێک دەکەم لە وڵاتەکەمان بە بۆنەی جێژنەی ڕەمەزانەوە. ئەو وەختە مامۆستا باپیری مامۆستای خۆمان لێرە بوو. خەڵک ئەوە بوو خواردنەکەی بەخۆ دەهینا. دوای باوکم بە ڕەحمەت وی گوتینا ئەمە خواردنەکەی دروست دەکەین وەڵێ هات خواردنمان دروست کرد کەم هەتا دوای لە ئەخیری مامۆستا اقتیراحی کرد گوتی حەز دەکەم خواردنەکەی ئەتوو بکەی لە باتی گوندی هەمووی و هەمووش خردەبینەوە جێژنانە و دەچینە سەر و ملێک و جێژنە پیرۆزانە لێک دەکەین. پیرۆزبایی لە یەکتر دەکەین و تقریبا خەڵکی گوندەکەمان هەرەمەوە نەریتە زۆر کۆنە لە کۆنەوە لە باو باپیرانمان بەجێمایەکە هەموو لێرە لە دیوەخانی حاجی فارزاغی ئامادە دەبین لێرە نانی بەیانی دەخۆین و پاشان پێکەوە دەچین ناوگوندی و پیرۆزبایی لێک دەکەین. بەشێک لە هاوڵاتیانی گوندەکە پەیامی جەژنانەیان ئاراستەی خزم و کەسوکاری شەهیدان و پێشمەرگە قارەمانەکان دەکەن و داواش لە سەرکردە سیاسیەکان دەکەن ئاوێک بە ئاگرەکەدا بکەن و کۆتایی بە قەیرانە دارایی بهێنرێت. هەموو مسلمانانی جیهان دەکەم لە هەموو گەلی کوردەکەم هیوادارم ئەو جەژنە ببتە جەژنی خۆشی جەژنی تەبایی ئینشاءڵڵا ببتە هۆکارێک بۆ ئەوەی هەموو لایەنەکان پێکەوە بگەنە یەک ئامانج و یەک هەلوێست و یەک مەبەست. هیوادارم چۆن وەکو ئێمە هەمومان خڕبووینەوە دۆقەمان لەگەل یەکتر هەموو لایەنە سیاسیەکان کۆبوونەوە ناوکوچیەکان بدەنە پشت خۆیەوە و لەسەر یەک مێزدانیشن بۆ ئەوەی لە پیرۆزبایی لە خەڵکی کوردستان هەموو دەکەم بە تایبەت لە دایک و خێزانی و عائیلەی شەهیدان و لە هەموو ئینسانی بسورمان لە دنیای هەموو لە جیهان.